شاری هەمترامێک لە ویلایەتی میشیگان کە هەندێک جار بە شاری بچووکراوەی جیهان ناوی دەبن. دروشمەکەشی بریتیە لە جیهانێک لە 5 کیلۆمەتری چوارگۆشەدا و زیاتر لە 30 ڕەگەز و زمانی جیاواز لە شارەکەدا هەن و بە پێیدابوونەریتی خۆیان بەبێ ئەوەی تەنگ و چاڵەما بۆ ئەوانی دیکە دروست بکەن پێکەوە دەژین. لە ئێستادا زیاتر لە نیوەی شارەکە لە مسلمانان پێک دێن، هەرچەندە لە ڕابردوودا بەهۆی جیاوازی بیرروباوەڕی ئاینیەوە تووشی کێشەی هەڵاوردن و جیاکاری بوونەتەوە، بەڵام ئێستا لە شارەکەتا بوونەتە زۆرینە و لەگەڵ کەلتور و ئاینە جیاوازەکانی دیکەدا بە ئارامی و هاواهەنگی پێکەوە دەژین. لە شاری ئەمترامک تابلۆی فرۆژگاکان زۆربەیان بە زمانی عەرەبی و بەنگلادێشین و فرۆژگاکان هەموو جۆرە کەرەستەیەکی تایبەت بە مسلمانان و گەلانی ناکریستانیان لادەست دەکەوێت. ژنانی پۆشتە بە حیجابی ئیسلامی لەگەڵ ژنانی دیکەدا بە ئاسایی لە نێو شار و بازاڕدا ژیانی ئاسایی خۆیان دەکەن. لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا هەمترامک گۆڕانکاری دیمۆگرافیای بەسەردا هاتووە، بۆتە ناوەندێک بۆ نیشتەجێبوونی کۆچبەرانی مسلمان و خۆراڵاتی ناوەڕاست، بە تایبەتی بەنگلادیش و یەمەن. بە جۆرێک نزیکەی لە 142 ئەو شارە لە دەرەوەی سنوورەکانی ئەمریکا لەدایک بوون و نیوەی دانیشتوانەکەیشی مسلمانن. لە هەڵبژاردنەکانی شارەوانی ئەو شارەدا کە سەرەتاکانی مانگی ڕابردوو بەڕێوەچوو، سەرۆکی شارەوانی و سەرجەم ئەندامەکانی ئەنجومەنەکەی لە پێکاتەی مسلمان دەرچوون و هەر 6 ئەندامەکە مسلمانن، دوانیشیان بەنگلادیشی و سیانیشیان یەمەنی و ئەوی دیکەشیان خەڵکی پۆڵندایە کە ئەویش مسلمان بوونی خۆی ڕاگەیاندووە. ئامر غالب سەرۆکی شارەوانی ئەمترامک پیاوێکی 41 ساڵانی یەمەنیە. لە هەڵبژاردنەکاندا توانیویانە ڕێژەی لە 168 دەنگەکان بەدەست بێن و لە تەمەنی 17 ساڵیەوە لە یەمەنەوە بۆ ئەمریکا کۆچی کردووە. پێشتریش لە ساڵی 2004دا گرفت لە نێوان مسلمان و پێکاتەکانی دیکەدا هاتە ئاراوە، چونکە مسلمانان بە پێی پرۆژە بڕیارێک داوایان کرد بانگ لە بڵندگۆکانی مزگەوتدا بدرێت. بە جۆرێک سەرجەم دانیشتوانی شار بیبیستن، ئەمەش لەلایەن بەشێک لە دانیشتوانی نامسلمان دژاتی دەکرا و پێیان وابوو مسلمانان جگە لەم کارە بار و ڕێستورانتەکانی ژەوانەی خواردنی حرام بە پێی ڕێساکانی ئیسلام پێشکەش دەکەن دادەخەن و بەمەش زیان بە ژێرخانی ئابووری شارەکە دەگەێنن. کاتێکیش مسلمانان زۆرینەی پۆستە ئیداریەکانی ئەو شاریان بەدەستێنا، لە سەرانسەری جیهانەوە پەیامنێران و میدیاکاران ڕوویان لە شارەکە کردو، هەندێک جاریش راپۆرتی وروژێنەریان سەبارەت بە پەیوەندی مسلمان و پێکاتەکانی دیکە ئامادە دەکرد و ئەو پێشگریانیان بڵاو دەکردەوە کە مسلمانان ئەگەر لە لوتکەی دەسەڵاتدا بن، ئەوە یاسا و شەریعەتی ئیسلامی بەسەر پێکاتەکانی دیکەدا دەسەپێنن. مسلمانانی ئەمترامک وە خۆیان دەڵێن لە دوای یێرشەکانی 11 سێپتەمبەری 2001ەوە هەمانە و گرفتانەی بۆ سەرجە مسلمانانی ئەمریکا دروست بوو، بۆ ئەوانیش لەو شارە دروست بووە. بەڵام وێڕایەمە شنوێرەرەکانیان توانیویانە سەرکەوتن لە هەڵبژاردنەکاندا بەدەستبێن و شاری ئەمترامیگیش بکەنە نمونەیەکی جوانی پێکەوە ژیانی گەلان و پێکاتە نەتەوەیە جیاوازەکان و کاریگەریەکانی ئیسلامۆفۆبیا لەسەر ئەو شارە بسڕنەوە. هەرچەندە دەستگای ئاماری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زانیاری تاکە کەسی لەبارەی ئاینەوە کۆناکاتەوە، بەڵام دامەزراوەی ناوەندی توێژینەوەی پی و لە ساڵی 2020دا ئەوەی خستە ڕوو لە ئەمریکادا مسلمان لە سەروی لە 100% دانیشتوانی وڵات پێک دێن و پێشبینیش دەکرێت تا ساڵی 2040 مسلمان لە دوای کریسیانەوە بە دووەمین پێکاتەی ئاینی ئەمریکا هەژمار بکرێت.